کۆنفرانسی سێمی ئەنجومەنی هەرێمی گەرمای تەفگەری ئازادی بەخێرهاتنەکەین بەخێر بن سەر و سەر چاومان هەروەها بەخێرهاتنی بنەماڵەی سەربەرزی شەهیدانەکەین کە لێرە ئامادەین بەخێر بن سەر چاوەڕا بەخێرهاتنی هاوسەرگە گشتی تەفگەری ئازادی و هەواڵەی دەستەی بەڕێوەبرایەتیەکەن هەموو لایەک بەخێر بن سەر و سەر چاو هەواڵان پێشەوەی بە فەرمی دەست بە دەستپێکردنی کۆنفرانسەکەمان بکەین داواتان لێەکەین خولەکێک بە بێدەنگی بۆ ڕێزگرتن لەسەر جەمخوێنی شەهیدان ڕابوەستین. بەڕێزان خانەوادەی شەهیدانی بەڕێز بەشداربووانی سێهەمین کۆنفرانسی ئەنجومەنی هەرێمی گەرمیان دیوانی بەڕێوەبردنی کۆنفرانس هەر لە سەرەتاوە دەستخۆشی و پیرۆزبایی بەستنی سێهەمین کۆنفرانسی ئەنجومەنی هەرێمی گەرمیان لە ئێوە دەکەین. دیارە لەسەر دروشمی بە پەروەردە و ڕێخستن کۆمەلگایەکی دیموکرات و ئازاد و یەکسان بنیاد دەنێن. دروشمەکە بۆ خۆی واتایەکی هەیە کە دەری دەخات ضرورەتی ڕێخستنی تەبگەری ئازادی چییە، بۆچی دروست بووە و ئەم ڕێخستنە بۆچی هەیە. هەواڵان دەستێک دەمەوێت سوپاسی یەک بەیەکی هەواڵان و دۆستان هەموو خەڵکی گەرمیان بکەم کە لە هەموو ئەو شەرت و دروفانەدا زۆربەی کات لە ناو چالاکی و خۆپیشاندان و ڕێپێواندا بوون و زۆرێک لە ماڵباتی شەهیدان سەرەڕای ئەوەی کە بەشێک لە جەستەی خۆیان بەخشیوە درێژە پێدەری تێکۆشانێک بوون لە پێناوی ئازادی گەلەکەمان. تایبەتمەندیەشی گەرمیان بۆ خۆی هەیە هەمیشە بەشێک بووە لە گەرمایی و تینی جوڵانەوە و شۆڕش و بزافەیەک لە دوای یەکەکان. پێگەیەکی گرنگی هەبووە هەر ئەم پێگە گرنگێ وای کردووە کە دوژمنانی گەلەکەمان نێرانی دۆزی ئازادی زۆرتر بە ئامانجیان گرتووە. ڕەوشی سیاسی گشتی ڕاستەخۆ کاردانەوەی لەسەر ڕەوشی سیاسی کۆمەڵایەتی ئابووری ناوچەی گەرمیان دەکات و دەتوانین لە چەند خاڵێک کۆ بکرێتەوە. یەکەم، تعریبی نوێ. هەرێمی گەرمیان هێڵی یەکەم سیاسەتی تعریب بوو. ئێستاش سیاسەتی لەسەر دەکەن. حکوومەتەیەک لە دواییەکەکانی بەغدا هەوڵی گۆڕینی دیموکرافیای ئەم ناوچەیان داوە. ئەم سیاسەتە لە گەیشتنی حەزبی بەعەس بۆ دەسەڵات گەیشتە لووتکە. لە قۆناغی یەکەمی دەسەڵاتیدا لە ساڵی 1963دا بە خاپوورکردنی گوندەکانی دەست پێ کرد و لە ساڵی 1968دا بە پلانێکی تۆکمە هاتە مەیدان و خاپوورکردنی گوندەکان و نیشتەجێکردنی بەشێکی دانیشتوانی لە ئۆردوگا زۆرەملێکاندا و ڕاگواستنی بەشێکیان بۆ باشوور و ناوەڕاستی عێراق. لەو پرۆسانەدا حکوومەتی یەکەی نیشتەجێ بۆ ئەو خێزانانە دابین دەکرد و بەشێکیانیشی لە دام و دەستگا حکوومیەکاندا دەمەزراند. سەرڕای ئەمەش خەڵکی بیری لە گەڕانەوە دەکرد بۆ گوندەکانیان. بەڵام ئەمڕۆ دەسەڵاتی کوردی بە ئارەزوومەندانە دانیشتوانی گوند و شار و شارۆچکەکانی ناوچە تعریب لە پرۆژەکاندا نیشتەجێ بوون کە لە سەندەری پارێزگا و ئیدارە سەربەخۆکان دروست دەکرێن نیشتەجێیان دەکەن. ئەم پرۆژانە لەلایەن کۆمپانیەکانی سەر پارتە دەسەڵاتەکان دروست دەکرێن و بە پارەیەکی زۆر پێیان دەفرۆشن و بەبێ ئەوەی هەلی کاریشیان بۆ دابین بکەن. ئامانجی حکوومەتیش لەم کارە دەوڵەمەندکردنی خۆیانە لەگەڵ درێژەدان بە سیاسەتی تعریب بەمبەستی ڕازیکردنی داگیرکەران. دوو خاڵیش یارمەتی دەرە لەم بوارە. ئەویش ڕیفراندۆم کە بۆ هۆی لە دەستدانی زیاتر لە نیوەی خاکی باشووری کوردستان لەگەڵ ئەو ناکۆکی کە لە نێوان شیعە و سونە بۆ هۆی ڕووکردنی هەزاران خێزانی عەرەب بۆ ئەم ناوچانە. وأمید ئەوەی جێگای بڕای هەر هەواڵێک بین کە دەنگی بە ئێمەدا و پارەی بە
ئێمە بەخشیوە بە ئومێدی ئەوەی کە نتوانین لە داهاتوودا کار بۆ پێشقسمی تەمبەری ئازادی و تەواوی ئەو خاڵانە بکەین کە ئێستا ئێمە خوێندمانەوە. هەڵبەتە ئێمە وەکو هاوسەرۆ کاری ئێمە تەنها ڕێکخستنی هەردوو مادووبوونەکانی هەواڵانی ئەنجومەن و ئەو ماڵباتانەیە کە ڕۆژانە لەگەڵ ئێمەیان ڕەنجەدەن چ ماڵباتی شەیدان چ ماڵباتی وڵاتپارێزان. بۆیە ئەوەیە دەکەین پێکەوە دەستبەرداری یەک نەبین دیسانەوە بە ڕۆحیەتێکی نوێوە لەو کۆنفرانسە و کۆنفرانسی لێبوونەوەیان دیسانەوە هەموو هەواڵان پشتیەک بکەن و